بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزان و خۆشەویستانم، جوانترین ژیانی ئینسان ئەو ژیانەیە کە لەگەڵ هاوڵانە ئەیباتە سەر. ڕۆژانە چەندین جار ئێمە ئەڵێن ئیهدینا الصراط المستقیم صراط الذین ئەنعەمتە عەلەیهم، خوای بمان خەرە سەر ڕێگای مستەقیم، ڕێبازی ئەوانەی کەوا نیعمەتی بەسەرا داباراندون. ئەوانەی کە نیعمەتی بەسەرا داباراندون کێن؟ ئەنبیا، صدیقین، شوهدا، صالحین. والله ئینسان کاتێ ئەو ئاەتە ئەخوێنێتەوە ئەصحابی ڕەسوڵ الله صلی الله عليه وآله وسلم کە لە دوای پێغەمبەرانەوە هەر هەموو ئەوان دێن، ئەوانەیەتە پێشچاو. تۆ هەموو ڕۆژێک چەندین جار لە نوێژەکەت ئاڵێی خوایە بمخەرە سەر ڕێبازی هاوڵان. ئەهلی سونە ڕقیان لە هیچ هاوڵێک نابێتەوە، هەمویان خۆشەون. ڕقیان لە هیچ پێغەمبەرێک نابێتەوە، هەمویان خۆشەون. ئێمەش لە دوای دەرسی تەسکیە و تەربیە دەستمان کرد بە دەرسێکی تەسکیە و تەربیەی حەقیقی، کە ئەویش حەیاتە ژیان گوزەرکردن لەگەڵ هاوڵانی پێغەمبەری خۆیان صلی الله عليه وآله وسلم، کە ژیانی ئەم هاوڵە بەڕێزانە تایبەتمەندی خۆی هەیە و هەمیشە ئینسان ئەگەر تێکەڵ ئەبێت لەگەڵ یانە ڕۆحی بە هەز بە ئاسوودەیەکی زۆر سەیر ئەکا کە لە غەیری حەیاتی ئەصحابە ئەم ئاسوودەیە دەست ناکەوێت. كأنما أم مجموعة خلقيك وحي خواجة لجلاله للزمني أوانا هاتوا خصوصيته تايبد من دي خوان يعني هي أمره جيان لقل يشق لهاولا كان بسر أبين أويش هاولي بريس خبابي كوري أراتا ديار عادتي شي عرب عادتي جاهلي هبو هر عشتي إيدا بسر عشتي كتيرا منالي عشتي كان أقرتو همويا أكرد عبد کچەکانیش ئەکرانە جەواری و جاریە. ئیتر کڕین و فرۆشتنیان پێوە ئەکرا، لەم وڵات بۆ ئەو وڵاتی تر، لەم شوێن بۆ ئەو شوێنی تر ئەفرۆشران، ئەکڕان، لە بازاڕەکانە عەرزەکران بۆ کڕین و فرۆشتن. قەدەری خەبابی کوڕی ئەرەت ئەو هەیە کە مناڵە و بچووکە و لە تیرەی تەمیمە عەشەتێک گەن پەلاماری ئەم تیرەیە ئەدەن، مناڵەکانیان ئەفڕێنن. یەکێک لەو مناڵانەی کە ئەیفڕێنن بریتێ لە خەبابی کوڕی ئەرەت. ئیتر خەباب گەنجێکی وریا و زیرەک، بەڵام ئەفرۆشێ، ئەم مناڵە لێرە ئەفرۆشێ، لەوێ ئەفرۆشێ، هەتا ئەوەکو ئەهێنرێتە ناو مەککەوە و لە مەککەیە عەرزەکرێ بۆ فرۆشتن. هەر ئەو ساڵی کە ئەو عەرزەکرێ لە ڕۆمیشەوە کۆمەڵێک گەنج ئەهێنن، مناڵ ئەهێنن کە ئەیفرۆشن. یەکێک لەوانە سوهەیبی ڕۆمیە، کۆمەڵێ گەنجی جوانی سپی و کۆمەڵێ گەنجی جوانی ڕەش هەردووکیان تێکەڵ کراون بەسەر یەکە و دانراون بۆ فرۆشتن. ئەوە بوو خەباب ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ کاتێک کە ئەم کەلیماتانەی وەرگرت، ئیزنی لە پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم خواست ئەمەوێ ئیسلامی خۆم ئیعلان کەم. هێشتا کەس نییە، 6 کەسن. ئیزنی دا پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم. حرسی ئەم گەنجە جوانە ئەبینی 18 ساڵ هاتووە باوەشی کردێتەوە بە ئیسلامە. ئەفەرمێ هات بە شێوازێکی زۆر سێر ئیسلامی خۆی ئیعلان کرد. پیلانێکی دانا کە لە ناو دوکانەکەی خۆیە کە خەڵکی زۆر زۆریە، لەوێ ئەعلانی کرد. خەڵکێکی زۆر و سەریان گرتو بۆ ئەوی شمشێری لێ بکڕن. ئەویش هەر لەبەر خۆیەوەی و ئینە ئەمڕەهو لەعەجەب، بەخوا شتێکی سەیرە، ئەو ئیشەی ئەو پیاوە هێنایەتی شتێکی زۆر عەجایبە. تێنەوە تۆ تەواوی تۆ باس چیەکەی؟ جوابی ئەوانی نەئەیە. ئەیان و کاکە شمشێرەکانە تەواو کرد، هەل ئەتممتە صنع السيوف، شمشێرەکانە بۆ ئێمە تەواو کرد. أيوة هل رأيتموه هل سمعتموه كرة أجر أي بينن باشا أبيني وتانا بستو تانا والله من تشومو بينيم والله بجوي خوم جملة كرة بخوا رأيت الحق ينفجر من جوانبه شون كاني أتقيت أو هلا قليه والله أو حق بدوري هل أقلاو دا أباري ويخرج النور من بين ثناياه. بخواك أول ليه يشيرين يكدو دانا كاني دركوتن مرواري والنور هذا درو. جوان لقيت
وتیان والله ئەڵێ باسی محەممەدەکە ئەم وەصفانەی کە ئەیکا هی ئەوە وتیان ناشێ محەممەد بڵێ سەری تا خۆشی ئەمە ئەویست وتی بەڵێ بەڵێ ئەوڵێن ئیمانم پێ هێناوە قەناعەتم پێ کردووە ئەفەرمێ کاتی ئەمەیان بیست دەستیان کرد بە تەعزیبدانی خەباب ئەلێرەوە ژیانێکی پڕ میحنەت لە خەبابە دەستی پێ کرد 6 کەسن ئیمانیان هێناوە 2 کەسیان پارێزراون پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم بەهۆی خزمەکانەوە ئیمامی ئەوبەکر بەهۆی ماڵ و خزمەکانیەوە ئەوانی تر مستەضعفن هەموویان لە ناڕەحەتیان یەکێک لەوانەی زۆرترین ناڕەحەتی چەشتووە لەناو ئەم ئومەتە بریتێ لە خەبابی کوڕی ئەرەت کە ئیمامی عومەر ئەفەرمێ کەسم نەبینیوە بەڵاکەی وەکو بەڵای خەباب بێ ئەوەندە گەورە بێ ئەوەندە ناڕەحەت کرابێ ئەفەرمێ هاتن مشرکین کۆبوونەوە وتیان چی بکەین چۆن ئازاری بدەین دەستیان کرد بە ئازاردانی یەکەم کەس چون شکاتیان لێ کرد بوو لای لای ئەنمار وتیانەوە عەبدەکەت ئاوایە و بەوەشەوە ناوەسێ قسە بۆ خەڵکەکە لە دوکانەکە ئەنمار بەخۆی و یەک کۆمەڵ غوڵامەوە هاتن بۆی وتیانەوە چییە قەت سەبەتە هەڵگەڕاویتەوە وتی ناوەڵڵا ما سەبەت هەڵ نەگەڕاومەتەوە ولكن آمنت بمحمد صلى الله عليه وآله وسلم وكفرت بأصنامكم إيمانم هنا أبو محمد وكأفر بهم صنم مكاني إيوه أفرمي لي دانيكي زور باشيان كرد وتيان إسوازه هنا هل صايا وخوي تكانوا عينا وتي آمنت بمحمد صلى الله عليه وآله وسلم وكفرت بأصنامكم عقوبة لدواء عقوبة لدواء عقوبة نار حد أكرا ماندو أكرا ئەنمار هات ئەو ئاسنانەی کە گەرمی ئەکرد کوورەی پێ گەرمە کرد لەناو کوورە ئەکردن بە شمشێر ئاسنی لەوانە گەرم کرد نای بەسەریەوە سەری زۆر ئازاری گەیشت پێغەمبەری خوا صلی الله عليه و سلم لێوە تێپەڕی خەباب بینی بەو حاڵەتە تی اللهم انصر خەبابا خوایە داوا لێ یەکەم نەسڕەتی خەباب بدەی ئەفەرمێ ئەوەندەی نەبرد ئەنمار تووشی دەردێک هات دەردێکی زۆر کوشندە سبحان الله فرمي كانت تعوي مثل الكلاب شون صق أورن أوري لإيش وآزارة طبيبة كان وحكيمة كان لسري كوبونا وتين والله هيت شاردني إلا أبي السرد داخل بأسني قرم داخل إن جاباشا بي وتي جاباشا بمتنا والله بلام إيشي أوا أزارة كان يتري لبيرة باتو سبحان الله هات ورده برولاي خباب هەرچیت کردو ئاسنانی گەرمی ئەەکەی پێشەوەی ساردیکە بینە بەسەری منە خەباب اینجا ئاسنەکانی گەرمە کرد ئەینا بەسەری سەیدەکەیە یەکێکتر لەو کەسانی کە زۆر ئازاریدا عاسی کوڕی وائیل کاتێک کە خەباب ڕۆشتوو بۆ خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم مناڵێکی بچووکی دانابوو کاکە ئەمە شمشێرەکانم دروست کردووە ئەبەم عنوانانە بیان دەرەوە بە خاوەنەکانیان عاس هات بڕێ لە شمشێرەکانی بە زۆر برد دواتر خەباب گەڕایەوەتی کوا شمشێرەکان وتی وەڵڵا عاس هات بردی نەوێرا قسە بکە چوو بۆ گیانی ئاوا دانیشتبوو لەناو قوڕیشە وتی هاتووم شمشێرەکان و سەعری شمشێرەکان و پارەی شمشێرەکانم بیتەوە وتی نادەمەوە هەتا وەکو کوفرێ نەکەی بە محەممەد بەڵێ بڕوان بە محەممەد نییە صلی الله عليه وسلم اینجا ئەدەمەوە وتی وەڵڵاهی گوێ بگرەی عاس وەڵڵاهی ئەوە لە من نابینی مەگەر بمریت و زیینوو بیتەوە وتی دە زۆر باشە ڕێککەوتن کە زیندوو بوومە ئەو کاتە ماڵ و سەرەت و سامانم زۆر ئەدەمێت بە گاڵتە پێکردنێکەوە خەباب زۆر عاجز بوو هاتە لای پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم پێغەمبەرجان صلی الله عليه و آله وسلم کۆمەڵی ئاەتی خوێندەوە کە لەم قسەی خەباب هات بۆ خوارەوە باسی عاسەکە ئەفەرمێ ئەفەڕائەیتە الذی کەفەڕە بئایاتینا وقال لأوتين مالا وولدا وتي سيري أو آية أفرمي آية سيري أو كسناكي ككافر بآياتي إما الله لدوايا للرجي آخرته لأوتين مالا وولدا أولادم زور بي للرجي قيامته مالم زور بقرز أدم اطلع الغيب أم اتخذ عند الرحمن عهدا أرسيري غيبي كردو أقصانا أكا يان بيمانك لخوا ورقرتو كبوشي وازبه كلا هيتشاني نكردو سنكتب ما يقول أم كلماتان عاز وتوتي أي نسين لسري ونمد له من العذاب مدا إن جاء عذاب بود ريج أكين وزيادة أكين ونرثه ما يقول ويأتينا فردا هامو أويك هيتي إما بنا خاوني هيتش ناب بتاقي تنهاية بردمان روت الرجال حتشي بدا سوني
جارێکیان غوڵامەکانی ئەنمار کۆبوونەوە لەگەڵ هەندێک مشکینی قوڕیشە قەراریاندا عەزابێکی زۆر سەختی بدەن. هاتنە دوکانەکەی وتیان گوێمان لێ بۆ ئاگامان لێ ئەچی لە ماڵەکانە قسە ئەەکەی بۆ خەڵک، لەگەڵ گەنج و بچووکەکانە و عەبدەکانە قسە ئەەکەی، لێت قبوڵ ناکەین ئەمە. هاتن کۆمەڵی پشکۆیان هێنا دایان نا جوان هەمویان گەشت کردەوە، هەر بە هەر چواردەسە هەڵیان گرت خەبابیان هێنا پشتیان خستە سەر ئەم پشکۆی. ئەفەرمێ خەباب وەڵڵاهی بە ئاوی پشتم پشکۆکان کوژان. جارێک لە زمانی ئیمامی عومەرە پشتی خۆی پیشاندا ئەسحاب هەمویان ترسان سەیری پشتیان کرد. ئەبەو شێوازەی لێ هاتوو. فەرمی وەڵڵاهی کاتێک کە ئەمەیان پێ ئەکردم هاوارم ئەکرد ئەحەدون ئەحەد، بەس ئەو خوای منە، ئەم بتانە هیچیان ناپەرست. سەری ئەو ئازارە سەختە کە بیرکەرەوە تۆ شوێنێکت ئەسووتێ بە حاڵچە ئازارێکت ئەبێ وەرە بە پشتی تۆ پشکۆ بکوژێنەوە، ئەبێت چەند ئازاری بوو بێ و یەک زەڕە لە دینەکەی خۆی ناگەڕێتە دووە. کوفرێ بە محەممەد ناکە صلی الله عليه و آله وسلم، دڵی ڕۆشنی تاریک ناکە. ئەگەر باسی تەعزیبەکانی خەباب بکەین، ناڕەحەتیەکانی خەباب، چەند کەسێکی کەممان هەن لەناو ئەسحابە بەو شێوازە عەزیەت دراب. زۆرێک لە ڕۆژەکان هەر بەیانی هەتاوەکو قرچەی نیوەڕۆ لەبەر خۆر ڕائگیرا بەبێ قەترێ ئاوی بدرێت، عەزاب ئەدرا. بەڵام ئەو هەر خەریکی خوێندنی قورئان ماندوو نە، ئەو عاجز نە، ئەو بەڵکو چێژی وەرەگرت. ئەم ناڕەحەتی ئەبێتە مای ئەجر، خوا لێم ڕازی ئەبێ، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لێم ڕازی ئەبێ، کافران دڵیان ناڕەحەت ئەبێ، واللهی ئامادەم چەندێک عەزاب و چەندێک عقوبەم ئەدەن، عقوبەم بدەن. خەباب ئازاری زۆر درا، عەزیەتی زۆر درا، ئەوەندە ناڕەحەت بوو تحملی خەریب بوو لەدەست ئەدا. ڕۆژێکیان چوو بۆ خزمەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، سەیری کرد لە سێبەری کەعبە ڕاکشاوە، وتی یا رسول الله صلی الله عليه وآله وسلم، بەخوا حاڵی ئێمە ئەبینی ئێمە مستەضعف چیمان لێ ئەکەن، دوعا بکە دەسەکانە بەرز کەرەوە بەخوا نەسڕەتمان بدە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە تووڕە بۆ یەکسەر لە دوورەوە ئەیانزانی، دەم و چاوی سوور هەڵگەڕا هەڵسایەوە. خەباب فەرمی هەستم کرد پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر تووڕەیە. فەرمووی ئەی خەباب ئەوە تۆ باسی چی ئەەکەی؟ ئەوانەی پێش ئێوە مشارێکی ئاسنیان ئەهێنا بەلاشەیانە، دەمارەکان و ئێسقانەکان و گۆشتەکەیان لە یەک جیا ئەکردەوە پێی، کەچی سەبریان ئەگرت و ئارامیان ئەگرت. ئەی خەباب ئەوانەی پێش ئێمە شمشێرێکی ئاسنینیان ئەخستە تەوقی سەریان، نەرم دوو کەس ئەیان هێنا و ئەیان بر حتى لە خوارەوەیان کرد بە دوولەتەوە بۆی لە دینی هەڵگەڕێتەوە، هەڵ نەئەگەڕایەوە. واللهی ئێوە پەلە ئەکەن ئەی خەباب، قەسەم بەخوا ڕۆژێک گێت لە حەضرەمەوتەوە بۆ سەنعا، لە شامەوە بۆ یەمەن، واللهی ئێوە لەو ڕۆژە ئەگەڕێن لە هیچ کەسێ ناترسن لە غەیری خوا و لە گورگ نەبێ، لەوە چێ بترسن لە هەوامی زەوی زەفەرتان پێبێن. خوا نەسرەتێکی ئەوە ئەدا بەم دینە، هەموو ئەو دۆڵ و شاخانە پڕ ئەبێ لە ئیسلام. ئەفەرمێ خەباب قەت پێغەمبەری خوام صلی الله عليه وسلم وان نبینی ئەوەندە عاجز بێ، ئەوەندە تووڕە بێ. من کاتی ئەمە شەدەم ئەخوێندەوە بیرم ئەکردەوە باشە پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم ئەم گەنجە جوانە 18 ساڵە دڵ شکاوە، ئەم ناڕەحەت و ماندووە، ئەم عەزاب دراوە، چۆن وا لێی تووڕە ئەبێ؟ ئاخر ئەزانێ ئەمانە قائیدی ئومەتن، ئەمانە ئەگەر ئەم ناڕەحەتیە نەبینن نابنە بەردی بناغە بۆ هەستانەوەی ئومەت. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەو شیدەتە لەگەڵی ئەجوڵێتەوە، سەبر گرە، ئارام بە، نەشکێ. ئێ خەباب ئێمە دوو جۆر دڵخۆشکردنمان هەیە، دڵخۆشکردنێک بە دڵدانەوەی کەسەکە، دڵخۆشکردنێک بە هێرشکردنە سەری، ئازاترکردنی، پێش چاوەڕوونکردنەوەی زیاتری. پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم ئەزانێ خەباب بەرگە ئەگرێت، بۆیە زۆر تەشجیعی زیاتریەکە ئەی خەباب ئەگەر بە مشار تویان کردە دوولەتەوە هێشتا ئارام گرت. یعنی بیرکەنەوە لەوە چێت تۆ ئێستا مشارێکی ئەم زەمانە بێتە مێشکێ، وەرە مشاری جاران ئەبێت چۆن بوو بێ، ئەبێت دەنگەکانی چەند گەورە بوو بن، وەرە کەسێک بۆ مشارە بکەن بە دوولەتەوە لەسەر دین هێشتا ئارامگری و سەبر و ثەباتی هەبێت. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەم کەلیماتانە ڕؤیایەکی نوێی لە خەباب کردەوە. ئەی خەباب
أمتي إسلامي سرك دين عظيم قورة أبي تحملتها به صبرتها به آرامتها به كارێکی زۆر گرنگ و مهمی خەباب لەناو مەککە بریتێ لە چی ئەوانەی کە تازە موسڵمان ئەبوون نەیان ئەتوانی بە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم بگەن و هەرچی لە ئەوڵەوە هەیە پێیان بۆترێ کێ دەرسیدا ئەدەن سەیدنا ئەبوبەکر نەیەتوانی کێ بوو ئەو کەسەی کە ئەگەڕا ماڵ بە ماڵ لەناو مەککە دەعوای ئەکرد بریتی بوو لە خەباب هەموو ئەوانەی تازە موسڵمان ئەبوون لە عەبد و لە حوڕ و لە هەموویان کێ دەرسیدا ئەدان و کەلیماتی قورئانی فێرەکردن خەباب قورئانێکی زۆر جوانی ئەزانی ڕۆژێکیان خەباب چووە ماڵی فاتیمەی کچی خەتاب خوشکی عومەری کوڕی خەتاب ماڵی سەعیدی کوڕی زەید لە پارچە وەرەقەیەکیشیە سوورەتی تاهای نووسی بوویەوە بردی بۆیان وی فێری سوورەتی تاهایان کرد ئەفەرمێ کاتێک کە دانیشتە بوون ئەمان خەریکی ئەم حەیس و بەیس و دەرس و دەورە بوون ئەفەرمێ لەم کاتە هەندێک لە هاوڵانیش هیجرەتی یەکەمیان کرد بۆ حەبەش ئەوەندە ناڕەحەت بوون وردە وردە هیجرەتیان کرد بەرەو حەبەش ئەفەرمێ بیستی عومەری کوڕی خەتاب دوو کەسە بوون زۆر ئازاری موسڵمانانیان ئەدا عومەری کوڕی خەتاب و ئەبوو جەهل ئەفەرمێ بیستی کە ئەمانە ڕۆشتون بەرەو حەبەشە وتی بەخوا تازە لە دەستی ئێمە دەرچوون بەخوا خۆم ئەم شتە چارەسەر نەکەم کەس پێی چارەسەر ناکرد شمشێرەکەی هەنا جوان تیژی کرد و حازری کرد و گرتی بەدەستیەوە و هاتە دەرەوە بەرەو کوێ بەرەو ماڵی ئەرقەمی کوڕی ئەبی الئەرقەم لە ڕێیە کەسێک لە قوڕەیشەکان کە لە ژێرەوە موسڵمان بوو نیان ئەناسی پێی گەیشت کە عومەری بینی زۆر ترسا وتی ئەو عومەر خەیرە خەریکی چی بەخوا ئەم دۆڵە ڕزگارەکە قوڕەیش هەمووی ڕزگارەکە ئەچم محەممەد ئەکوژم هەرەکە ئەمەی بی زۆر ترسا وتی با تۆزێ بیترسێنم بگەڕێتەوە طبعا عومەری کوڕی خەتاب ڕەزا و ڕەحمەتی خوا لەوێ باڵایەکی زۆر بەرز و یەکێک لە کەسە زۆر توندەکان طبیعەتێکی زبر و بەهێز و زۆر ئازا و جەنگەرانێکی گەورە کە لەناو قوڕەیشە چەند کەسێک بە چەند کەسێکی دەکەسێک ئیشارەتیان بۆ ئەکرا کە ئەمانە کەس دەرەقەتیان نایە یەکێک لەوانە عومەری کوڕی خەتاب ئەفەرمێ کەسە قوڕەیشەکە وتی جا تۆ بەتەمای محەممەد بکوژی و بەنی عەبدولمەناف واز لێ بێنن بەخوا و کوژنەوە هەڵێ هەر گوێشی بۆ نەکرد تی بەخوا تۆ زۆر مەغروری کورە و کوژنەوە هیچ تەسیرە هەر ئەڕۆشت تی بەخوا فائیدەی نییە ئەچێ بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم وتی تۆ خەریکی چیت هاتی محەممەد دەکوژی بۆ ماڵەکەی خۆت چاک ناکەی بڕۆ بۆ لای خوشکەکە و شوێنی کەوتووە وتی خوشکی من ئەرە وەڵا خوشکی تۆ گەڕایەوە بەپەلە گەڕایەوە شمشێر بەدەستی و ئەمجا ڕووی کردە ماڵی سعید کە چوو گوێ لێ بوو لە دوورەوە دەنگەدەنگی قورئان خوێنی گوێ لێ بوو دەرگای کردەوە خەباب بەپەلە خۆی شاردەوە لە ماڵەکەەوە زانیان عومەر ها زۆر ترسان هاتە ژوورەوە و وتی ئەوە چی بوو ئەو دەنگە گوێم لێ بوو وتیان هیچ نەبوو هەر شتێکی ئەتیادی لەوە چی گوێ لێەوە گوێ زرنگاوەتە نە ئیلا شتێکم گوێ لێ بوو ئاگام لێ خەبەرم پێگەیشتووە کە چوونەتە سەر دینی محەممەد لێتان قبول ناکەم دەستی بەرز کردەوە ویستی لە سەعید بدا فاتیمەی خوشکی هاتە بەردەستی یای لە فاتیمە خوێن بە فاتیمە هاتە خوارەوە فاتیمە زۆر تووڕە بوو سەری بەرز کردەوە وتی چی لە دەزیە بیکە واللهی ئیمانمان هێناوە بە محەممەد صلی الله عليه و آله وسلم ئەڵە کە خوێنەکەی فاتیمە بینی تۆزە هێواش بۆ عومەر وتی ئەوە چی بوو ئەتان خوێن وتی پێت ناڵێم و نادەمێ وتی ئەو پارچە وەرەقە چی بوو ئەتا خوێندەوە وتی پێت ناڵێم و نادەمێ ئیلا ئەبێ بچی دەستنوێژ بگری خۆت بشۆی ئەڵێ خۆی شۆر دەستنوێژی گر هات پێیاندا کە ئەی خوێندەوە خەباب هاتە دەرەوەتی عومەر موژدە و لێرە واللهی دوێنە لە خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه و سلم دەستی مبارەکی بەرز کردەوە وتی خوا نەسرەتی ئەم دینە بدە بە یەکێک لە عومەرەکە عومەری کوڕی خەتاب یا ئەبوو جەهل ئومێ دەکەم ئەو کەسە تۆ بێ ئەو فورسەتە لەدەست خۆت نەدەی بۆیە ئەڵێن یەکێک لە سەبەبی مسلمان بوونی عومەری کوڕی خەتاب کەلیماتی خەباب کە خوای گەورە خەبابی مسەخەر کرد بۆ هیدایەتی ئەم کەڵە پیاوە بدە ئەو بۆ عومەری کوڕی خەتاب ئیمانی هێنا و قسەکەی تەفسیلەکە ئەچێتە خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم خەباب لە ناڕەحەتێکی زۆرە مایەوە تا لە ئەخیرا خۆی ئازاد کرد نەجاتی بوو لە کۆیلایەتی ڕزگاری بوو اینجا بڕیاریدا هیجرەت کە بۆ مەدینە لەگەڵ مقدادی کوڕی عەمرا پێکەوە هیجرەتیان کرد بەرەو مەدینە هەموو غەزوەکان خەبابی تێ لە غەزوەی بەدرە لە ئوحدا لە خەندەقە
لە تەبووکە لە مؤتەیە لە فەتحی مەککەیە لە هەموو سوچەکانە تۆ خەباب ئەبینی لە دوای پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم هەر خەباب ئەبینی لە زمانی سیدنا ئەبوبەکر لە جەنگی ڕیدەیە لە زمانی ئیمامی عومەرە لە فەتحی عێراقە تۆ خەبابی کوڕی ئەرەت ئەبینی لە فەتحی شامە خەبابی کوڕی ئەرەت ئەبینی لە خزمەتی خالدی کوڕی وەلیدە خەبابی کوڕی ئەرەت ئەبینی لە زۆرێک لە مەیدانەکانە خەبابی کوڕی ئەرەت ئەبینی لە زمانی ئیمامی عوثمانە لە زمانی ئیمامی عەلیە چونکە لە زمانی ئیمامی عەلیە وفاتی کرد هەتا ئەو زەمانە مایەوە ئەفەرمێ خەباب ئەم کەڵە پیاوە مجاهیدە گەورە پرۆژەیەکی زۆر گەورەی دانا بەشی دووەمی ژیانی زۆرینەی کاتەکانی بەم پرۆژەوە سەرف کرد هات ماڵەکەی خۆی کرد بە دوو بەش بەشێکی تەرتیب کرد کە دەرگاکەی لە لای خۆیەوە نەبوو لە شوێنێترەوە هات هەرچی ماڵ و سەرۆت و سامانەتی لەم ماڵات داینە لە سوچێکە هۆ خەڵکی فەقیر هۆ خەڵکی محتاج منەظەمەیەکی خەیری زۆر گەورە کێ هەرچی پێویستە قەرزت ئەوێ پارەت ئەوێ بیبەی چیت ئەوێ لەو ماڵەی منە لەو سوچە پارە هەیە دەرگاشدا نەخراوە کێ ئەوێ و چەنی ئەوێ ئەچێ ئەیبات کاتی خۆی تەواو کرد بە قەرز بۆ ئەیهێنێتەوە بە قەرزنەوە بۆ خۆی دەرگاتان بۆ کراوەتەوە هەموو ئەوانەی ئەسحابی حاجات بوون هەموو ئەوانەی فەقیر و فوقەرا بوون هەمویان ماڵەکەی خەبابیان ئەناسی و ئەزانی بۆیە خەباب ئەم پرۆژەی دووهەمەی عولەما زۆر باسییان کردووە و زۆر لەسەری وەستاون مؤرخین زۆر لەسەری وەستاون کە ئەو کەسانەی کە سابقی ئەوەل بوون ئەوانەی کە سابقی ئەوەل بوون واتە سەرەتای ئیسلام موسڵمان بوو دواتر هیجرەتیان کردبوو ئیمامی عومەر کە حیسەی پارەی دانا بۆ ئەوانەی پارە زۆرتر دانا معاشی زۆرتری بۆ دانان معاش لە زمانی ئیمامی عومەرە ساڵان نەبوو تەواو معاشی مانگانە نەبوو ساڵی یەک جار ئەم کەسە ئەچوو هەموو پێداویستی خۆی بۆ ماوەی ساڵێک وەرەگرت لە جل و بەرگ و پۆشاک و خواردن و هەرچی شتەکان لە ماوەی ساڵێک زەمانەتی ئەدرای و هەموو شتەکانی وەرەگرت ئەفەرمێ ئەم حسەیە کە بۆ ئەم دانرا بوو حسەکە زۆر بوو خۆی زۆر بە فەقیری ئەژیا شتی زۆر کەمی بەکارێنە ئەوی تری دانا بۆ خەڵکی فوقەڕا هەژار خۆی لە مەیدانی جیهاد پارەکە وەرەگیرا لە ماڵی فوقەڕایە دائەنرا خەڵکی فەقیر ئەچون چی ئەم پێویست بووە لای ئەو ئەیان برد طبعا عدلی ئیسلام زۆر گەورەیە عەزیزانم والله ئینسان کە لە خزمەت عەدلی ئیسلامە ئەوەستێ یعنی شەرم ئەکات تەسەوور کە ئەگەر بەیانی پارە تەوزیع ئەکرێ خەڵکە دەوڵەمەندەکە زیاتر ئەوەستێ تا فەقیرێک عزەتی فەقیر لە زەمەنی ئیسلامە زۆر بەرزە تەنازول ناکە سەری نەوی ناکە بۆیە عزەتی ئیسلام کە بۆ ئینسانی دروست ئەکا زۆر گەورە ئەوێ بە ڕەنجی شانی خۆی بە زەحمەتی خۆی ژیان بەسەر بەرێ بە ناڕەحەتی خۆی ژیان بەسەر بەرێ بۆیە ئەمەی کە ئێوە ئەمە شەدە بێن لە پێشاوی خۆتان ماڵێ دەرگای کرابێتەوە پڕ بێ لە پارە و ئەنواع ئەرزاق و هەموو شتێک کێویستی بڕۆشتی خۆی بێت و بێتە دەرەوە یعنی ئەمە ئەی حرەس ئەی دەرگا ئەی هیچ لەمانە نەبوو ئەمە مجتەمەعێکی موسڵمانە ئەمە حەضارەتی ئیسلامی حەضارەتی ئیسلامی ئەم جۆرە کەسانە دروستەکە بۆ حەضارەتی ئیسلامی بریتینە لە دار و دیوار بەشێک لە ئیشی ئێمە هەندەسەی ئیسلامی جوانکاریە لە هەندەسە بەشەکەی تر بریستیە لە هەندەسەی ئینسان چۆن دروست بکرێت بۆیە ئەبینی خەبابی کوڕی ئەرەت کۆتایەکانی ژیانی لە مەیدانی جیهاد لە مەیدانی بەخشندەی سەرفەکە ئەم دوو مەیدانی گرتو بۆ دەست جیهادی ماڵ لەگەڵ جیهادی بەدەنە جسمە بۆیە هەموو ئەسحاب زۆر ڕێزێکی گەورەیان لە خەبابی کوڕی ئەرەت ئەگرت و ڕیوایەتی زۆری بۆ فەرمایشتی پێغەمبەری خوا صلی الله عليه و سلم کردووە و لە بوخاری شەریفە نزیکەی 29 ڕیوایەت هەیە کە لە خەبابی کوڕی ئەرەتەوە گێڕاوەتەوە بۆیە ئەسحابی پێغەمبەریان صلی الله عليه و سلم خصوصیت و تایبەتمەندێکی زۆر باشیان بەم کەڵە پیاوی ئیسلامدا ئەو بوو لە ساڵی 37 کۆچی هەندێک ئەفەرمون 27 بەڵام 37 ئەسەحترە خەبابی کوڕی ئەرەت لە ناو کوفە کە خەریکی تعلیمی قورئان بوو کۆتایی بە ژیانی هاتووە وفاتی کرد ئیمامی عەلی ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بەلای گۆڕەکەیە تێپەڕی فەرمووی ئەمە گۆڕی کێیە وتیان ئەمە گۆڕی خەبابە فرمي أي هاوار رحم الله خبابا أسلم راغبا رحمتي خوال خباب به كمسلمان بو برغبته مسلمان بو بجواني مسلمان بو بهم الروح مسلمان بو
نە لە هیچ شتێک ئەترسا نەسڵی ئەکردەوە هەموو حیاتی ئەو ڕەغەبات بوو لە ئیسلامە وهاجر طائعا کاتێک کە هیجرەتی کرد کاتی ئەوەی بوو ئازاد بوو پارە کۆکاتۆ ناو مەککە سەیافە مەشهورەکە نا هیجرەتی کرد و لە ناو مەدینە شمشێری بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دروست کرد کارگەی شمشێرەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خەبابە ئەفەرمێ وعاشە مجاهدەن هەموو ژیانی دوای ئەمە بە جیهاد بەسەر برد لە پێناوی خوایە جیهادی ئەکرد وابتلي في جسمه أحوالا بخوا لنا جسمي أما أنواع وأشكال ابتلاء وعذاب وعقاب ونراحتي دراوة هر تحملي كردوه بخوا هرشي سيرة كم أم جنج جواني رايك شاوة لن يضيع الله أجره قد خوا يقول الزايناك أجره وقادرتك هربو أنوسيته بوي زيادك أما ليرة كان حلوة سيب كم إنجا كوتاي بدرسك بيننا بيشاي وخوتان أصحاب عقوبة أدرين بيغمبري خوا صلى الله عليه وسلم عقوبة أدرين یەکێک لەو شتانەی کە ئومەتی ئیسلامی کافران و بێدینان ئیشیان لەسەر کردووە هاتوون پێوەرەکانیان تێکداوە پێوەر لای خەڵکی موسڵمان هەر یەکێک لە ئێمە گەنج بووین ئەگەر کەسێکمان بینێت تۆسە سوڵتەیەکی هەبووە لە ناو موسڵمانانە ئەمانە چۆنە بێ جێی تازە لەبەرکە چۆنە بێ سواری سیارە بێ چۆنە بێ یعنی وامان ئەزانی ئەبێ نزمترین ئاستی کەس بێ بینەما بەو شێوازە نییە لە میزانی ئیسلامیە بەو کەیفێتە نییە حتى لما سلي داهاتا بين إمام عمر أواني السابقين أولون زياتريان في عطاءك كسر خلنا يقرب الله والله بوسي زوتر بودي أي أما هم مسلمانين يكسانين نا أما جهد جهادك زور قوري كردوا إن جاء أصحاب رسول الله صلى الله عليه وآله وسلم مالوك خول بولا لا ينخول شكو حقيقة الدنيا تيجيشتون هم سرزي بيبدأنا وأنا أقوران لجوري طاعة عبداتي وقال جوليك خطريك بدل أنا أهد ئەوە خاڵ یەکەمە کە بەلامەوە زۆر گرنگە ئێمە موسڵمان لەسەری هەڵوێستەکەین و بزانین مەرج نییە ئێمە هەمووان متەفاوت بن هەمومان وەکو یەک بین ممکنە موسڵمان متەفاوت بن خۆی گەورە ڕزقی ئەم موسڵمانەی داوە ئیمتیحانی کردووە آخر فەقیری ئیمتیحانە دەوڵەمەندی هەر ئیمتیحان عقوبە نەدرێ هەر ئیمتیحانە عقوبە بدرێ هەر ئیمتیحان دەرسی دووهەم ثەبات و خۆڕاگری کورێ ئێمە جاری وایە هەڕەشەیەکمان لێکە دنیامان لێتەوەیە يا أبين دو مسلمان زرر يعني هنا يتروى زي إسلام طاو أمتي إسلامي أمتي كي زندوة قطنا نبي هرشي عقوبة سرزوية هر همي بدري يكزر لكاري خوي ناجول ناكر أو خارجي كاري خويتي چنه كي بيكرا چنه موداي كاركي فراوان بو أو عند أركي قرستر أو عند كاري زياتر أكا بوي هر يكيق لإما براسيل لخزمة أصحابك أوستين أبي أمر روحية لخو مانا دروسكين والله أما أصحاب بو شوازة أم دين جوانا بيامشينا يقانوا بإيما چن ماندوبون چن آزار دراون رحمان بقربانيان بي أي إيما چي مان كردو بو دين آزار كمان چي إيشا كمان چي من جاران أسون بو ملايتي فقيبهم خلقي آوايكا هرهم يعني هات نخوار آوايكا وشاوريانا كرد والله ما وصاي تازيان بواتو استقباليان كردو بخيراتين أنا كردو همو جاري أمو باش أي هاوار أبي چي جوابي خواه بينوا أصحابك دعوة بانجوازي أنا كل ليه أدران إما خلق استقبال مانك أو بيرجوازي مانك جارك لخزون موصى صباحي كفرية أبو صيكي زور جواني فرموي والله أترسم أما أجربي خوي قولي الدنيا بمنداته ولا آخرتها بأجربين كإما الدعوة بانجوازي كان خلق رزما اللي أكري لبري عقوبة ما بدأ وآزار ما بدأ كوتا خالم لخزمتنا كوتا درس پیغمبری خوا صلی الله علیه و سلم جوان واقعکی خوی خوێندوتەوە نایە چەک و تەقەمەنی خۆی قەرزکە لە یەهود و لە مشریکین و جەنگ و جیهادی پێ بکە شەریکەی خۆی داناوە بۆ دروستکردنی چەک کورە ئێمە ئومەتی ئیسلامی ئەمڕۆ زۆر لە دواوەین حەضارەتی ئیسلامی ڕاستە لە ململانەکە لە ڕووی ئەخلاقەوە هەتا ئێستا ئومەتی ئیسلامی پارێزراوە لە ڕووی اقتصادەوە هەتا ئێستا ئومەتی ئیسلامی پارێزراوە بەڵام ئەوەندەی اقتصادەکەمان ئەدزرێ ئەگەنا هەتا ئەم لەحظەیە ئومەتی ئیسلامی لە اقتصادا زۆر لە برەوایە لە ڕووی عسکەری و هێزی جوندیەوە ئێمە پارێزراوین ئەو جوندیە کە خەڵکی موسڵمان هەیەتی لەسەر زەویە دروست نابێت یعنی ئەڵێن نازانم کۆماندۆ مەماندۆ ئەم شتە قۆڕانەکە ناویان لێ ناون چین ئەمانە بەچاو کەسێکی موسڵمانە وەلەو بچووک وەلەو ضعیف والله أصحاب رسول الله صلى الله عليه وآله وسلم حياتي أن أخوانيته بطولتك بۆ دەرەکەوە سەر سوڕە من باشە ئێمە لە چیە شکستمان هێناوە لە ڕووی گەنجەکانمانەوە وا تەسەوورەکەین گەنجێکی 18 ساڵمان هێشتا سەرەتای ژیانێتی هیچ پرۆژەی نابێ هەبێ
کورە ئەوە خەبابی کوڕی ئەرەتە لە 18 ساڵیا ئیمانە هێنێ شۆڕەش دروستەکە لە 18 ساڵیا ئەو هەموو عەزاب و عقوبە ئەدرێ لای ئێمە بێ ئەگەر بەرگە نەگرێڵن قەیناکە هێشتا گەنجە پێ نەگەیەوە تێ نەگەیەوە تاوەکو بەرگە بگرێ جارێکیان دۆستێکم هەڵبژار مشتکرا بوو گەنج بوون ئەو زەمانە لە هەڵبژانە دەرچوو بە عومری کەم بوو جەماعەت کەس پێ قبوڵ نەئەکرا عومر کەمە بێتە ئەمیری هەمومان یەکاکە بۆچی پێمان قبوڵ نەبوو هۆکارەکەی چی بوو بۆ بە ئەم گەنجە جوانە مناڵکارە بە هەومان ڕاکێشێ بمان بە بۆ مەگەر ئەم پیاوە عەزیمانە لە بەردەم گەنجێکی بچووکە خۆیان نەوی نەکرد بۆیە ئەم ئومەتە هێزی گەنجەکەی شکێنراوە ئەم ئومەتە لە ڕووی عەسکەریەوە لە ڕووی مەوادی عەسکەریەوە زەفەری پێهێنراوە ئەبێ ئەمڕۆ ئومەتی ئیسلامی زۆر زیندوو بێ بەخوا ئەبێ چەکی بایۆلۆجی ئەم ئومەتە خاوەنی بێ بەخوا ئەبێ چەکی ئەلکترۆنی ئەم ئومەتە خاوەنی بێ بەخوا ئەو نەوەیە کە ئەو دروستی کردووە بێت تۆ زەدی ئەو نەوەیە دروست کردو ئومەتی ئیسلامی بگاتەوەی خۆی شتی خۆی دروستکە تۆ بە چەکی رووسیا و ئەمریکا و ئەمانە جیهاد ناکرێ بۆیە ئومەتی ئیسلامی ئەمڕۆ باشترین کاتێتی کە پێویستی بەو گەنجانەیە هێزی کوفر بێننەوە دەست خۆیان چنگی خۆیان بەڵکو تەفەوقکەن بەسەریان هەتا ئێمە زاڵ نەبین لە ڕووی ئەسکەرتاریەتەوە بەسەریانە خاوەنی هیچ یاسا و هیچ شتێک نابین یعنی ئێوە تەسەوور مەکەن کافر و بێدین ئەوەنەیان وتووە ئەم موسڵمانانە توندڕەون و چی ئەوانە زنوقیان بردوین کێ هەیە بەقەدەر دۆلی ئەوروپی توندڕەو کێ هەیە بەقەدەر ئەوانە خەڵک کوژ بێ کێ هەیە بەقەدەر ئەوانە ئیهتیمام بە چەک و تەقەمەنی بدە یعنی ئێستا تۆ ئێمە وڵاتی خۆمان مەسەن کوردستان سێکە بۆچی لاوازین صاحبی حیج نین چونکە صاحبی هێز نین نینۆکی ئەم ئومەتە لە جیهادی ئەم ئومەتە نینۆکی ئەم ئومەتە لەو ئیعداد و ئامادەکاریە کە ئەم ئومەتە ئەیکا بۆ هەستانەوە لەبەرەوە عەزیزانم بەخوا حیاتی ئەصحاب کە لە خزمەتی ئەوەسی زۆر سڕی گەورە بۆ دەرەکەوێت باشە بیرەکەینەوە هەمومان پێکەوە با بیرکەینەوە باشە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم نەئەکرا شمشێر بکڕێ خۆ ئەکرا ئەی بۆچی شمشێر و تەقەمەنی نەکڕی خەبابی هێنا بۆ ئەوی شمشێری بۆ دروستکە بۆی خاوەنی مەوادی خۆی بێ خاوەنی هێزی خۆی بێ لەسەر پێی خۆی بوەستێ دەوڵەت داری ناکرێ ئەگەر لەسەر پێی خۆت نەوەستی و ئاعتیمادت لەسەر خەڵک خوای گیان ئێمەی گوناهبار ئەم چەند ساتەمان لە خزمەتی پیاوێکی زۆر گەورە بەسەر برد لەژێر سێبەری خەبابی کوڕی ئەڕەتا بووین خوای گیان ئەمە ئەو گەنجەیە کە پشت سوتاوەکەی پێغەمبەری خوای صلی الله عليه و آله وسلم خوای بۆ خاتری گەورەی خۆ لەگەڵ ئەوە حەشرمان کرد یا ربی خوای هەر گوناهێ کردومانە بە ئاشکر ئەو پەنهان عەفومان کرد یا ربی خوای ڕضوانی خۆت بەسەر ئەصحابە ببارێنە یا ربی خوای ئەگەرچی ئێمە زۆر کەم تەرخەمیمان هەیە لە دینەکەمانە لە زۆر شتا نەمانتوانیوە وەو بەو شێوازە بین کە تۆ لە ئێمەت ئەوێ یا ربی خوای تۆ خۆت نێوچەوانمان بگرە بۆ خێر یا رب العالمین خوای بمان کەرە ئەو هێزەی کە ئومەتی ئیسلامی جارێکتر زیندوو ئەبێتەوە لەسەر دەستمان یا ئەکرەم الئەکرەمین یا ربی خوای داوا لێکەن عاقبەتمان پڕخێر کە خوای لەم دنیای دەرمان مەکە بە ئیمانەوە نەبێ خوای لەم دنیای دەرمان مەکە بە شایەتومانەوە نەبێ خوای بمان کەرە خزمەتکاری قورئان یا ئەکرەم الئەکرەمین یا ربی خوای داوا لێکەن لە گوناهی دایک و باوکمان ببوورە خوای لە گوناهی دایک و باوکمان ببوورە یا ربی خوای لە گوناهی خوشک و برا و خزم و کەس و کارمان ببوورە لە گوناهی خێزان و هاوسەر و مناڵمان ببوورە یا ربی خوای داوا لێکەن هەر کەس مافێکی بەسەرمانەوە لە گوناهی ببوورە یا ربی خوای داوا لێکەن بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت دڵی ئەم ئومەتەیەک خەیا رب العالمین خوای گیان ئەم زەمەنەی کە بەسەرمان نادێت و تێ ئەپەڕێ خوای داوا لێکەن بمانگێڕەوە سەر حکم و دەسەڵات یا ربی خوای بمانگێڕە لەو عەبدانەی کە عەدالەتی جیهان جارێکتر زیندوو ئەکەنەوە یا رب العالمین خوای داوا لێکەن بە گەورەی خۆت بە ڕەحمی خۆت بە کەڕەمی خۆت لە مردووی موسڵمانان ببوورە یا رب العالمین یا ربی خوای داوا لێکەن هەر یەکەمان کۆمەڵی گرفتاری دنیامان هەیە هەمویان بەرزەکەنەوە بەلای تۆ خاوەنی ئەرز و ئاسمانی یا ئیلاهی خاوەنی ئێمە یا ئەکرەم الئەکرەمین پەروەردگارە تۆ زۆر کەریم و بەخشندەی خوایە تۆ بەخشندەی خەیتە دڵی عەبدەکان تۆ بەخشندەی خستە دڵی خەباب یا ئیلاهی داوا لێکەن بە بەخشندەی خۆت بە گەورەی و کەڕەمی خۆت یا ئیلاهی بەخشندەی بەسەرمانەدا ببارێنە و حاجەکانمان جێبەجێکە یا ربی خوایە سڵاوی ئێمە بگەیەنە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم یا ربی پەروەردگارە سڵاوی ئێمە بگەیەنە ئەصحابی رسول الله صلی الله عليه و آله وسلم خوایە سڵاوی ئەم مەجلیسە و ئەوانەی کە گویان لێمانە یا رب العالمین بگەیەنە خەبابی کوڕی ئەرەت یا ئەکرەم الئەکرەمین یا ربی خوایە داوا لێکەن ئەم دوعانەمان لێ قبوڵ کە خوای ئەم دوعانەمان لێ قبوڵ کە
خوای ئەم دوعانەمان لێ قبولکە. آمین آمین والحمد لله رب العالمين. وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين. خوای گەورە لە گوناهی منیش ئێوەش ببوورێ، خوای لەمان قبولکە.